شنگال شارە وێرانەکەی شنگالیەکان لێرە هەموو جۆرە ئاڵایەک دەبینی جگە لە ئاڵای کوردستان نەبێت لەو شارە جگە لە سوپای عراقیش هەشت هێزی چەکداری سەر بە چەند لایەنێکی جیاجیا هەنوو هەریەکە و خۆی بە پارێزەری شارەکەدا ئەنێت ئەگەرچی لەگەڵ هاتنی حەزی شعبی بۆ شنگال ئێزدیەکان هەوڵیاندا خۆیان شنگال بەڕێوە بن بەڵام حەزی شعبی هەرزوو چوار حزبی سیاسی و چوار هێزی چەکداری بۆ شنگالیەکان پێکێنا و هەریەکە و سەر بەلایەنێکی هێزی جیاجای شیعەکانەوەیە و خۆشیان ئامادە کردووە بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن بەشێکی شنگاڵەکانیش پێیان وایە ئەگەر ئێزدیەکان یەکگرتوو نەبن لە هەڵبژاردننی داهاتوو ناتوانن دەنجی پێویست بەدەست بێنن 15 حزبی سیاسی ئیرۆ شنگالدانە چێ لە ئالێ حکوومەتە مەرکەزیدا لە ئالێ پارتی سیاسی ئێزیدیا دەژیت بێژم ینی بێژم چار حزبی ئێزیدیانە ئیرۆ بەشداربوون انتخابات ینی بەرگی ینی دەنگێ ملەت ئێزیدیژی بەلاف دەبێت دەنگا بینی ئەوژی گەلک زعمەت کردە ینی زعمەت پەرلەمانێکیژی بینێ ینی گەلک زعمەتن جاران لە شنگال و گوند و کۆمەلگا ئێزدینشینەکان هیچ لیستێک نەبوو چێبڕچێ لەگەڵ لیستە کوردیەکان بکات لە هەڵبژاردنەکانیش کورد 3 بۆ 4 کاندیدی لەو قەزایەوە دەنجی زۆرینیان بەدەست دەهێنا و ڕەوانەی پەرلەمان دەکران العالیە ئەمد بەر و انتخاباتانە ماشەڵە 10-15 حزبن هەل وێ دەرێدەنا ئێزدیژی 4 حزبن هەر 4 حزباژی نکاری ئێکەتیەکە خۆچێکە کە دەنگی خۆ پێکرە بدن کە دەنگی وان بەلا نەبە دەنگی وان شکێ بەلا بە ئەحزابێن مەیت کە پارتی و ئێکەتیژی ئەزیلوێ باوەریە دەما ئەوژی گەلک دەنگا شنگالێ نابن وانی شنگال نەما ئەفراستیەکە جیاواز لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو لەو قەزایە ئەمە بۆ یەکەم جارە 6 لیستی سەر بەلایەنە شیعەکان لە شنگال کاندیدیان دەبێت و بەشداری هەڵبژاردنەکان دەکەن لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لەو قەزایە شنگاڵیەکان بەبێ دوودڵی دەنجیان بە لیستە کوردیەکان دەدا بەڵام لە ئێستا بەهۆی ئەوەی پێشمەرگە لەو قەزایە نماوە و 10 حزبی نوێی سەر بەلایەنە شیعەکان دامەزراوە ئەمانە ئەوە دەردەخەن لە هەڵبژاردننی 12 ئایاری ئەمساڵ لیستە کوردیەکان وەکو جاران نەتوانن دەنگ بەدەست بێنن گەیلان بۆتانی کورسات نیوز شنگال